دوێنێ بەشی یەکەمی زانیاریە نوێیەکانی مەمەد ئۆجلانمان بۆ بڵاوکردنەوە کە دەربارەی دیداری ئیمراڵی بۆ ئاژانسی دەنگوباسی فرات ئاشکرای کردبوو. ئێستەیش پێکەوە بینەر و بیسەری بەشی دووەمی زانیاریەکانی مەمەد ئۆجلان برای ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلان دەبین. ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلان بە مەمەدی برایوتووە کاتێک کە من و هەڤاڵێکم دەربازی ڕۆژاوای کوردستان بووین، ئەو کات لەژێر دەسەڵاتی حافز ئاسەددا کوردان بەرەو لە ناوچوون دەچون، ئێمەش نە پارەمان پێبوو نەچەک و نەکەچی شاوکارمان بوو کەچی توانیمان کاری زۆر گەورە ئەنجام بدەین. ئێستای تر شۆڕشی ڕۆژاوا لەسەر ئەو بنەمایە ئەنجامدرا کە ئەو کات ئێمە بنیاتمان نا، ئیتر تەواوی دنیا کوردان دەناسن. مەمەد وتیشی ڕێبەراپۆ پێی وتووە کە ئێستا زیاتر لە 50,000 چەکدار لە ڕۆژاوای کوردستان هەیە. ئەگەر ئێستا نەتوانین خۆمان ڕزگار بکەین کەی بتوانین خۆمان ڕزگار بکەین؟ ڕێبەراپۆ لێی پرسیوە باشە لە ئێستا بەدواوە ئیتر من دەتوانم چی بکەم؟ ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلان ڕەوشی ئێستای ڕۆژهەڵاتی ناوینی بۆ مەمەدی برایی شرۆڤە کردووە و ڕایگەیاندووە ئەمریکا سەرەتا لەگەڵ پێیەدا دەستیان بە شەڕ دژ بە چەتەکانی داعش کرد، باوەش دەوڵەتی تورکیان نیگەران کرد، پاشان ڕێگەیان بە دەوڵەتی تورکدا کە دەربازی جەرابلوس بن و بەوەش کوردانیان نیگەران کرد. ئەگەر ئەمریکا نەیویستایە هەرگیز دەوڵەتی تورک نەیان دەتوانی بچنە ناو جەرابلوسەوە. عەبدوڵڵا ئۆجلان وتوشێتی پێشبینی دەکەم کە ئەمریکا ئەو کارەی بۆوە کردبێت کوردان و دەوڵەتی تورک لە سووریا بدات بەگژ یەکدا و بەو شێوەیەش هەم دەوڵەتی تورک لاواز بکە و هەم هێزی کوردانیش لاواز بکە. دەربارەی سەرهەڵدانەکانی خۆسەری دیموکراتیش لە باکووری کوردستان عەبدوڵڵا ئۆجلان بە براکەی وتووە بەرخۆدانی گۆڕەپانەکانی خۆسەری دیموکراتی لە باکوور زۆر گرنگن، کاتێک کە محەممەد تونج ڕایگەیاندبوو ئەوان لە دوایین ساتەکانی ژیانیاندان بۆچی نەچوون بەهانایەنەوە، بۆچی نەتانتوانی ژیانیان ڕزگار بکەن. ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلان دەربارەی دەست بە سەراگرتنی شارەدارەکانی باکووری کوردستانیش لە لایەن ئاکەپەوە بە براکەی وتووە ماوەی 17 ساڵە بە شێوەی جۆراوجۆر لە دەسەڵاتدان، بەڵام چیتان کردووە؟ ئەگەر شارەدارەکانی هەڵبژێراوی گەل لەگەڵ گەل نەتوانن ببن بە یەک، خۆ ئەو کات ناتوانن دژ بە هێرشی فاشیزم بوەستنەوە. ئەگەر شارەدارەکان نەتوانن بە دەیان هەزار کەس بجوڵێن و بیان هێنە بەردەم شارەدارەکان، ئەو کات وەک شارەدار نەیانتوانی وەرکی خۆیان بەجێبێنن. ئێمە و شارەدارانەمان بە خوێنی خۆمان بەدەستێناوە، بۆیە نابێت بە هیچ شێوەیەک ئەو هێرشانەی ئاکەپە بۆ سەر شارەدارەکانی باکوور قبول بکرێ. بە هەزاران کەس بڕۆنە بەردەم شارەدارەکان و خاوەنداریان لێ بکەن، چونکە ئەو شارەدارانەتان لە دەست دەربێنن هیچتان نامێنێتەوە. ئۆجلان ڕخنەی لە شارەدارەکانیش گرتووە و وتوێتی ئەوانە شارەداری وەک کارگەیەک دەبین و خۆشیان وەک فەرمانبەر و چاوەڕێی خانەنشین بوونن. دەربارەی قۆناغی ئاشتیش ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلان بە مەمەدی برای وتووە دوایین جار کە وەفدی دەوڵەت لە گەڵیدا دانیشتنیان کردووە پێیان وتووە کە پاش 15 ڕۆژ دەگەڕێنەوە لای، بەڵام ئیتر نەگەڕانەوە. بەو شێوەیەش ئاکەپە وەردۆگان سەرکێشیان کردووە و مێزی گفتوگۆی ئاشتیان تاکلایەنانە لەناو بردووە. ئێستا شەگەر دەوڵەت بیەوێ با دوو کەس بنێرن و من ئامادەم دەست بە گفتوگۆی ئاشتیانە بکەمەوە لەگەڵیاندا. ڕێبەری گەلانی کوردستان عەبدوڵڵا ئۆجلان جارێکی تر جەختی کردوێتەوە کە ئەو لە دەوڵەت ناترسێ و وتوێتی ڕەنگە دەوڵەت بتوانن لێرە لە ناوم بەرن، بەڵام با دڵنیابن لەوەی کە تامردن ناتوانن ئیرادەم لە ناو بەرن و ناچار بە ڕادەستبوونم بکەن.